ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بنسبة حكم قرباني كردنەوە زانایانی ئیسلام لەسەر حکمەکەی جیاوازن. کۆمەڵێک لە زانایانی ئیسلام ئەفەرمن سنەتێکی مؤکدەیە و ئەمەش قولی زۆربەی زانایان واتە جمهوری زانایان ڕأیان وایە کە سنەتە واتە کردنی واجب نییە، حتم نییە، سنەتە، بەڵام سنەتێکی زۆر جەخت لەسەر کراو. دیارە لە بەرامبەریشە طبعا ئەمە قولی جمهورە، بەڵام حەنەفیەکان و ڕیوایەتێکیش لە ئیمامی ئەحمەدەوە هاتووە کەوا ئەڵێن واجبە، واتە پێویستە مسلمان ئەگەر ئیمکانیاتی هەبێ و توانای هەبێ پێویستە لەسەری کەوا قوربانی بکە. دیارە ئەدیلەش بەڵگەی هەردوو لاش بەڵگەیان لەسەرەوە هێناوەتەوە، ئەوانەی کە ئەڵێن واجبە ئەو حديثة ديالنا وكفي غمري صلى الله عليه وسلم أفرميه من وجد سعة ولم يضحي فلا يقربن مصلانا. واتە هەر کەسێک ئەگەر توانای هەبوو و قوربانی نەکرد بان نزیکی نوێژمان نەبێتەوە، موسەڵای نوێژ کە نوێژی جژنی لەسەر ئەکرا. و هەندێکی تری بەڵگەش ئەهێننەوە لەو بارەوە ئەوانەی کە ئەڵێن واجبە، بەڵام ئەوانەی کە ئەڵێن سنەتە ئەڵێن ڕەیان وایە کەوا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم حتمی نەکردووە، وەکو لە حديثی ئیمامی مسلم هاتووە ئەفەرمێ إذا رأيتم هلال ذي الحجة وأراد أحدكم أن يضحي فليمسك عن شعره وأظافره وأظفاره. للرواية كترة دیارە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لێرە لەم حەدیثە بەڕوونی ئەفەرمێ ئەگەر کەسێک لە ئێوە مانگی ذی الحیجەی بینی و نیەتی هەبوو قوربانی بکە با مووی گیانی بگرێتەوە، یعنی تووکی گیانی مووی گیانی نەتاشێ و نینۆکی نەگرێت لەو ماوەی کە هەتا قوربانەکەی ئەکا. ئیتر ئەمە خۆی بۆ خۆی بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا أراد، یعنی ئەگەر ویستی، کەوا بوو ئەگەر واجب وایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیەفەرموو ئەگەر ویستی. و شتی تریش لەو بارەوە بەڵگەی تر هەردوو لا بەڵگەی تر ئەهێننەوە، بەڵام بەعام ئەوەی کە وەکو بڵێ جمهوری عولەما لەسەرین ئەوەیە کە قوربانیکردن سنەتێکی جەخت لەسەر کراوە. حتا ئەوانشی کە ئەفەرمن سنەتە تأكيد كان أجر إنسان إمكانياته هبي توانه هبي حق هيج نبي صالانة قربانيك بكا بو خويو معلوم نالكي چونك پیغمبري خاص الله وسلم قد تركينا كردوا مو لجسته كردنوا يعني نوگرتن لكاتك كتونيتي قربانيت هي لو ماوية لا حديثي لسر هاتوا لبيغمبري خاص صلى الله عليه وسلم وكو باس مان كان أو حديثك إمام مسلم كأم سلمة يجرته وبمان أفرمي في غمري خاص الله وسلم فرمي إذا دخل العشر وعنده، يعني أجر كسيك هيبو أضحية ويسي أضحية بك يريد أن يضحي قرباني بك فلا يأخذن شعرا ولا يقلمن ظفرا. إمام مسلم أجرته وروايتك يتريش من بيشو باسكرو بچن روايتك هاتو بچن لفظك يعني هاتوا. أم حديثة كومالك لزانيان وكو أحمد حنبلي كان حنابلة رأيا وایە کە ئەم حەدیثە بەڵگەیە لەسەرەوەی کەوا موو لە گیان نەکردنەوە و نینۆک نەگرتن پێویستە، واجبە، یعنی نابێ ئینسان ئەگەر نیەتی قوربانیکردنی هەبێ حتا قوربانەکە سەرە بڕێ لە نینۆکی بگرێ و لە مووی گیانی بکاتەوە. بەڵام شافعیەکان ڕأیان وایە کەوا ئەوە بۆ سنەتە، یعنی للاستحبابە، ئەو ئەمرەی یا ئەو نەهیەکە هاتووە نەهیەکە بۆ استحباب، چونکە قولێکی تری عائشە لەو بارەوە هاتووە، يعني حديثێکی دایکە عائشە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ كنت أفتل قلائد هدي رسول الله صلى الله عليه وسلم ثم يقلدها بيده ثم يبعث بها ولا يحرم عليه شيء أحله الله له حتى ينحر الهدي. أو أجيني كوا في غمري خوا صلى الله عليه وسلم قوربانی ئامادە کردووە بیکە ئەنجامی بدا لەو کاتانەی کە نیەتی حەجی نەبووە، یعنی ئیحرامی نەبەستووە،
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قوربانیەکانی ناردووە بۆ مەکە لەوێ سەر ببڕێ و هیچی نەکردو ئەوەی کە لەسەر کابرای حاجی ئەوەی کە لە ئیحرامایە حرامە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوانەی هیچ نەکردووە. ئەم حەدیثەی عایشە ئەوە ئەگەیەنێ کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی لە نینۆ یعنی خۆی نەگرتوتۆ لە نینۆ گرتن و لە مۆکردنەوە، بۆیە ئەو حەدیثەی پێشوو لە نەهیەوە دەرئەچێ بۆ کەراهەت، واتە هەر کەسێک ئەگەر لە نینۆک بگرێ لە نینۆکی بگرێ لەو کاتانی کە نیەتی قوربانی هەیە یان لە تووکی گیانی لە مووی گیانی بگرێت ینی ببڕێ یان بیتاشێ ئەوە کەراهەت یعنی شتێکی مەکروهی ئەنجام داوە یعنی حرام نییە بە پێی ئەو بەڵگانە. ئەمە ڕەئی شافعیەکانە. ڕەیەکی تریشمان هەیە کە ڕەئی مالکی و حەنەفیەکانە ڕەیان وایە کەوا نە سونەتە نە فەرزە، یعنی تۆ گرتنەوە لە گیان نە سونەتە ینی نەگرتنەوە نە سونەتە نە فەرزە، و ئەگەر کەسێک لە تووشی گیانی بگرێ و لە نینۆکی بگرێ هیچی لەسەر نییە و هیچ نە حرامێکی کردو نە کەراهەتێکیشی کردووە، یعنی شتێکی نەخوازراویشی کردبێ. یعنی سێ قەولمانەیە، قەولی حەنابلەکان ئەڵێن حرامە، و قەولی حەنەفیەکان شافعیەکان کە ئەڵێن مەکروهە، و قەولی سێمیش کە قەولی مالکی و حەنەفیەکانن کە ئەڵێ اعتیادیە و هیچی لەسەر نییە، یعنی مباحە ئەتوانێت ئینسان لە تووکی گیانی بگرێ و لە نینۆکیشی بگرێ. ئەم سێ قەولەمان هەیە. طبعا ئەمان بۆیەوە ئەڵێن ئەمەی قەولی سێم بەڵگەیان ئەوەیە کە کابرا حاجی نییە و هیچی ینی هیچی لەسەر حرام نییە و خوای تەعالی هیچی حرام نەکردو لەسەری، بۆیە ئەو حەدیثەش کە سەلەمە ئەفەرمێ ئەوە بۆ کەسێکە بڕوا بۆ حەج و ئیحرامی بەستە بێ، ئەوان وا لە یەکی ئەدەنەوە. والله أعلم. دیارە کاتی سەربڕینی قوربانی زانایان بەعام يعني بەعام هەموو زانایانی ئیسلام متفقن لەسەر ئەوەی کەوا لە دوای خۆردەرچوونی ڕۆژی جەژنی قوربانەوە دەستی پێەکە، لە دوای خۆر هەڵهاتنی ڕۆژی جەژنی قوربانەوە دەستی پێەکە. هەموو زانایان متفقن کە یەکەم کاتی سەربڕینی قوربانی لەو کاتەوە دەستی پێەکە. هەنێکیان ئەڵێن پێش نوێژی جەژنیش ئەبێ، هەنێکیان ئەڵێن ئیلا ئەبێ دوای نوێژی جەژن، و ئەم ڕەئیش بەقەوەترە دوای نوێژی جەژن دەست پێەکە. کۆتا کاتەکەی حتا کەی قوربانیەکە ئەکرێ تا چی کاتێک ئەکرێ؟ کۆتا کاتی قوربانی حتا ڕۆژی چوارەمی جەژن، یعنی ڕۆژی جەژنی قوربان و سێ ڕۆژەکەی دوای ئەوە حتا مەغریبەکەی. ئەمە ڕەئی شافعیەکانە و ڕەئی زۆرینەی عولەمای ئیسلامیشە. بەڵام دیارە کۆمەڵێکی تر لە زانایان غەیری شافعیەکان وتویانە دوو ڕۆژی دوای جەژن، یعنی ڕۆژی یەکەمی جەژن و دوو ڕۆژەکەی دوای ئەوە یعنی سێ ڕۆژەکە. بەڵام ئەم قەولە والله أعلم قەولێکی زۆر بەهێز نییە، یعنی زۆرینەی بۆ نمونە ئێستا ئەوانەی کە قسەیان لێوەرەگیرێ، بۆ نمونە ئیمامی ئەهلی بەسرە کە حەسەنی بەسریە، ئیمامی ئەهلی مەکە کە عەتای کوڕی ئەبی ڕەباحە، ئیمامی ئەهلی شام کە ئیمامی ئەوزاعیە، ئیمامی فوقەهای حەدیث کە شافعیە ڕەحمەتی خوای لێبێ وای فەرمووە، و هەروەها ئیبن حەزم عفوان ئیبن المنذر هەر هەمان قەولی گوتووە. یعنی تقریبا ئەتوانم بڵێم ئەوانەی کە زیاتر لێکۆڵینەوەیان لەم مەوزوعە هەیە وا ئەڵێن، و ئیبن عوثەیمینیش لەو بارەوە قەولێکی جوانی هەیە. ئەوە دەرەخات کە تۆ ئەتوانی تا چوار ڕۆژ قوربانیەکە ئەنجام بدەیت. ڕۆژی یەکەم کە پێوتری ڕۆژی جەژنی قوربان و سێ ڕۆژەکەی دوای ئەوەش کە پێوتری ئەیام التەشریق، هەر سێ ڕۆژەکەی ڕۆژی سەربڕینە حتا ئێوارەکەی. طبعا وە شەوەکەشی هەر ئەتوانی يعني ئەنجامی بدەیت، يعني بە شەو بە ڕۆژ قوربانیەکە ئەکرێ، بەڵام بە ڕۆژ باشترە. و قوربانیکردنی ڕۆژی یەکەمیش بەری دەڕۆژەکەی یەکەمی ذیلحیجە ئەکەوێ، ئەوە باشترە. ڕۆژی یەکەم باشترە لە ڕۆژی دووهەم و لە ڕۆژی سێم و لە ڕۆژی چوارەم، و ڕۆژ باشتریشە لە شەو. بەڵام لە هەموو ئەو حاڵەتانەشە دروستە قوربانی ئەنجام بدرێ. نیەتی قوربانیەکە ئایا یعنی نیەتی لەکەیەوە بۆی هەیە نیەتی لێبێنێ؟ ئەتوانێت هەر لە قوربانی ساڵی پێشۆ نیەتی لێبێنێ، لە دوای قوربانی ساڵی پێشۆ نیەتی وابێکە ساڵی داهاتووەم قوربانیەکە خۆی بۆ ئامادە بکە، پارەی بۆ کۆ بکاتەوە. ئەتوانێت ئەیشتوانی هەر لە ڕۆژانی جەژنە نیەتەکە بێنی، یعنی نیەتەکە هیچ تەئسیر ناکات لە هەر کاتێکا بێهێنی. مهم ئەوەیە لەو چوار ڕۆژەیە لە کاتێک لە کاتەکانە بگەی پیا و قوربانیەکەت ئەنجام بدەیت. دروستە. نیەتەکە چی بڵێ؟ طبعا نیەتەکە لە دڵەوە قەناعەتت وایە کە تۆ قوربانیەکەی، و بەدەمیش ئەڵێی وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی کاتێک قوربانی سەربڕیەوە فەرمێتی بسم الله والله أكبر اللهم هذا منك ولك
هذا عني وعن أهل بيتي وكي تريش فرميتي بو أمتكم يعني عن أمتي. أما دعايك أجر إنسان بلي وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين، هر أوج دعايش جوانا اللهم تقبل منا كما تقبلته من محمد نبيك ومن إبراهيم عليهما السلام أو شأتواني بلي. المهم يعني قسە کردنەکە زۆر گرنگ نییە، بەڵام ئەگەر بکرێ بڵێ خوایە ئەم قوربانیە بۆ تۆ ئەەکەم و لەبەر ینی قوربانەکە لەبەر خاتری تۆ ئەەکەم و بۆ تۆ ئەیکەم لە من و لە ئەهل بەیتەکەم وەری بگرە، لە من و لە کەس و کارەکەم وەری بگرە. هەر ئەم لەفزە بیڵێ لە کاتی سەربڕینەکە ئەگەر خۆت سەری ببڕی یان وەکو ئەگەر کەسێکی تر سەری ببڕێ بە وەکالەت، بەڵام خۆت وەستابی چاکترە و باشترە. دیارە قوربانیکردن بە قەرز ینی دروستە، زانایانمان فتوایان داوە کە دروستە ئینسان قوربانی بکە بۆ قەرز، یعنی عەفوەن بۆ زانایانمان فتوایان داوە کە دروستە ئینسان بۆ قوربانی قەرز بکە، بەڵام بەو مەرجە زەمانەتێکی هەبێ کە بیداتەوە، بۆ نمونە موچەیەکی لە سەری مانگای داتەوە، بۆ نمونە پارەیەکی ها لە ئیشێکا و ئەوانە زەمانە کە بیداتەوە وتویانە دروستە. بەڵام ینی کەوتویانە دروستە بە وەکو چۆن بڵێ وتویانە کەراهەتێکی توندی هەیە ئینسان قەرز بکە لەبەر خاتری قوربانی. یعنی باشتر وایە ئینسان قەرز نەکا، ئەگەر نەیبوو قەرز نەکا بۆ قوربانی، بەڵام دروستە، یعنی مەجالیان داوە دروستە ئەتوانێ ئینسان بیکە. بەڵام دیارە قوربانی خۆی بۆ خۆی بەڕەئی زۆرینەی عولەما یان ڕەیە بەقەوەتەکە قوربانی سونەتە و قەرزکردنیش بەڕاستی یعنی شتێکی ناخوازراوە، شتێکی باش نییە. یعنی ئینسان لەبەر خاتری سنەتێ بڕوا قەرزێ بکە بە باشیان نەزانیوە، بەڵام ئەگەر تۆ پارەیەکت زەمان بێ و بزانی لە 100 ئەیدەیتەوە ئینشاءالله ئەو کەراهەتەش نامێنێ. یعنی دروستە ئینسان قەرز بکە بۆ قوربانی، بە تایبەت وەکو باسمان کرد کە موچەیەک یان پارەیەکی زەمانت هەبێت کە بتوانی دوای قەرزەکەی پێ بدەیتەوە. ئایا قوربانی بکە باشە، یعنی پارەیەکی داناوە پارەکە بیداتە حەق قەرزەکە باشە یان بیکا بە قوربانی باشە؟ طبعا زانایانمان بەعام وتویانە قەرزەکە باتەوە، چونکە دانەوەی قەرزەکە فەرزە، بەس قوربانیەکە سونەتە، بۆیە ئەوە باشترە. بەڵام ئەگەر زانی ئەتوانێت یعنی قەرزەکە ماوەیەکی ماوە، قەرزەکە ماوەیەکی ماوە، لەو ماوەیە ئەمە ئەتوانێت پارە کۆ بکاتەوە بیداتەوە، ئینشاءالله چیتیانە ئەتوانێت قوربانیەکە بکە و دوای پارەی تر کۆ بکاتەوە بۆ قەرزەکە مادام مدەکەی ماوە. بەس ئەگەر مدەکەی هاتبێتە پێشەوە، مدەی دانەوەی قەرزەکە هاتبێتە پێشەوە بەڕاستی قەرزەکە ئەو لاترە بیدەیتەوە نە قوربانی. حتا تەنانەت حەجیش، حتا تەنانەت زۆرینەی عیبادەتەکان کە بە پارە ئەنجامەدرێ ئینسان باش وایە قەرز بداتەوە، نەک بڕوا بۆ عومرە، نەک بڕوا بۆ حەج، قەرزەکە ئەو لاترە بیدەیتەوە. ئەگەر پارەیەکی هەبێ زەمان بێ بزانێ دێتەوە مەسەن دانراوە ئەو پارەیە بۆ نمونە مانگی ئەوەنە ئەگاتە دەست، ئەگەر تەکید بێت ئەگاتە دەستی و هیچ کێشەیەکی نییە و قەرزەکەش مەجالیەدا خاوەن قەرزەکە ئەتوانێت پرس بە خاوەن قەرزەکە بکە ئەگەر کاتی هاتبێ، ئەگەر کاتیشی نهاتب لە مدەیەکی مابێ هیچ مشکلەیەکی نییە، مادام ئەزانێ لەو مدەیە پارە کاتە دەستی و ئەتوانێت قەرزەکە باتەوە، ئەو کاتە توانێت قوربانیەکە بکە و هیچ کێشەیەک لە قوربانیەکە نابێ. بەڵام ئەگەر کاتی دانەوەی قەرزەکە هاتبێتە پێشەوە، کابرای ئەبوو قەرز ئەوەی خاوەن قەرزەکە چاوەڕوانت ناکات، تۆش زەمانێک نییە بڵێ دوای ئەوە بدەیتەوە بەڕاستی قەرزەکە بیتەوە باشترە. ئایا دروستە ئینسان ئەو پارەی کە دایناوە بۆ قوربانی، ئینسان پارەیەکی داناوە بە قوربانی، ئایا باش وایە بیکەیتە خێر یان وەکو قوربانی پێ بکەی؟ باش وایە بیکەیتە خێر یا قوربانی پێ بکەی؟ دیارە زانایان لەسەر ئەمە قسەیان زۆرە، باسییان زۆر کردووە لەم بارەیەوە. زۆرینەی عولەمای ئیسلام ئەڵێن قوربانی باشترە، چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قوربانی کردووە، سەحابە قوربانیان کردووە. ئەگەر بیان زانایە پارە باشترە بیکەیتە خێر، ئەو کاتە قوربانیەکەیان ناکرد و پارەکەیان نەکرد بە خێر. ئەمجا قوربانیکردن لە ڕاستیە سنەتێکی گەورەی ئیسلامە، سنەتی پێغەمبەرانی پێشی پێغەمبەری خۆشمانە صلی الله عليه وسلم، پێغەمبەر ئیبراهیم و پێغەمبەر ئیسماعیل، و پاشان سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. زیندوکردنەوەی ئەو سنەتە زۆر گرنگە. ئینسان لە کاتی ترە ئەتوانێت سەدەقات بکات، ئەتوانێت خێر بکات، ئەتوانێت زەکات بدە، بەڵام پارەی قوربانیەکە بدەی بەوە بەڕاستی ئەو قەولێک هەیە. طبعا هەندێک لە عولەما وتویانە، بەڵام قەولەکە قەولێکی بەقەوت نییە، قەولێکی ضعیفە. ئەوە بەقەوەتە کەوا ئەو ڕەیە بەقەوەتە کەوا تۆ قوربانیەکە بکەی و لە کاتی ترا خێری تر بکەی. بۆیە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يعني قوربانیان کردووە و قوربانیکردنیش خوای تعالی لەبارەیەوە ئەفەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب سورة حج آياتي 32 يعني بەڕاستی زیندوکردنەوەی شعائر و دروشمەکانی خوای پەروەردگار کە قوربانیەکێکە لە دروشمە هەرە گەورەکان بەڕاستی بەڵگەی تەقوای دڵی ئینسانەکانە بەڵگەی ئەوەیە کە کابرا دڵی پڕ لە تەقوایە و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خۆی قوربانی کردووە پارەکەی نەکردوتە سەدەقە و خوای تعالیش لە قورئانە فەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا سورة أحزاب آياتي بسويك كوابو زانایان من لسر أما فرميانا كوا أجر بيتو إنسان شاتك يعني شكيك كقيمتكي مثلا بونو من 10 درهم بوا لكاتي خويا وتویانە ئەگەر شەکێک بکەینە خێر لە پێناوی بکەینە قوربانی زۆر لام خۆشەویسترە لەوەی کەوا 100 درهم بکەمە سەدەقە یعنی پارەی 10 کاوڕ بکەمە سەدەقە ئەوەنەی ئەوە خۆشەویست نییە لە لام کەوا قوربانیە بکەم بە 10 درهم يعني ئەمە ئەوە ئەگەیەنێکەوە پێشینانی ئومەت بەو شێوە تێگەیشت بوون. ابن عبد البر فەرمی الضحية عندنا أفضل من الصدقة وابن قدامة فرميتي الأضحية أفضل من الصدقة بقيمتها نص عليه أحمد يعني إمام أحمد وايوتوا بو قولي الراجح لسر أويا كوا باركا نكي بخير بلكو بيكي بقرباني قوربانیەکە ئەو لاترە لە کاتی خۆیان چووکە قوربانی کاتێکی دیاریکراوی لە 4 ڕۆژە ئەنجام دەدرێت لە ساڵە بەس سەدەقە تۆ ئەتوانی لە ماوەی ئەو 360 ڕۆژەی ترە سەدەقە بکەیت ئیتر بۆ ئیلا لەو کاتە پارەی ئەو قوربانی بکەی بە یعنی بکەی بە سەدەقە إلا حاڵاتی تایبەت هەیە حاڵاتی تایبەت حاڵاتی هەندی حاڵاتی تایبەت هەیە لەوانەیە فەرق بکە بۆ نمونە کەسێک ئەگەر ماڵ و مناڵەکەی لە حاڵەتێکی برسی و حاڵەتێکی تەنگیا بوون ولو لا شو وعدي قرباني دابو أي والله لم حالتت تو مالو منالكت لو تنقانا دركي باشتر لو قرباني بكي أو حالتك تايبته إنسان أتواني لو كاتا فتوى وربقري لزانايكي زانايكي شارزاوة لو بوارانا شارزاي هبي لواقعش بزاني فتوى اللي وربقري لحالت تايبتية بلان بعام وبقشتي قرباني كردن لو باشتر تو بارك بكي بخير دیارە پرسیارێکی تر دێتە لەناو لێرە ئایا کەسێک ئەگەر بێ قوربانی بکە بەڵام قوربانەکەی بۆ شوێنێکی کە خەڵکی ئەو شوێنە زیاتر پێویستیان بەو قوربانی ئەوە بێ بەو گۆشتەی ئەوە بێ ئایا ئەمە حکمی شەرع لەم بارەیەوە چۆنە دیارە ئەمە وەکو زەکات وایە وەکو سەرفترە وایە یعنی ئەتوانی قیاسی بکەیتە سەر ئەوە ئەگەر تۆ هەستکەی ئەو شوێنەی کە تایە خەڵکێک زۆرتر قوربانیەکات دەوڵەمەنی زۆرتر تایە بەڵام ئەو شوێنەکەی کە هەر لە وڵاتی خۆتایە بەس شارەکە جیاوازە خەڵکەکە لەوێ دەستیان کورتترە و ئەتوانن مەسەرەن بۆ نمونە سوودە زیاتر لەو گۆشتە وەربگرن واللهی لەوانەیە شەرع لەگەڵ ئەوەیە بێ و هانی ئەوەت بدا کە تۆ بڕۆی بیبێ بۆ ئەو شوێنە یان بینێری بە وەکالەت کەسێک لەوێ ئەو ئیشت بۆ ئەنجام بدە تەنانەت لە ئاستی دەوڵەتەکانیش بۆ نمونە کابرا لە ئەوروپایە ئەوێ قوربانی بکە ئەم کابراایە کە لە ئەوروپایە و ئەوێ قوربانی بکە لەوێ طبعا ئەوە مسلمان نییە کە یان ئەو مسلمانانی لەوێن ئەغلب حاڵەتی مادیان باشترە و ئیش و کاسبیان هەیە لەوەی کە لەوێت دابەشیکا بۆ یەبینێتەوە بۆ شارێک وەکو ڕزگاری بۆ ناوچەیەک وەکو ناوچە منکوبانەی کوردستانە مەسەرەن بۆ نمونەوەی کە وەختی خۆی ئەنفال کراوە یان ئێستا زروفی یعنی زروفیان باش نییە لەوێ قوربانەکەی بۆ ئەنجام بدرێ پارەکە بنێرێتەوە ینی وەکو وەکالەت کەسێ بکە بە وەکیل یان وەکو خۆی مەسەرەن بۆ نمونە خۆی بێتەوە ئەو ئیشە ئەنجام بدا ئینشاء الله وە زۆر چاکە. حکمی کڕینی ئاژەڵ لە ڕێگای ئەنتەرنێتەوە ئەگەر زەمان هەبوو ئەو کەسەی کە بۆ تێکڕێ یان ئەو کەسەی کە ئەو ڕێکخراوە یان دەستگایە کە ئەو حیوانە ئەکڕێ ئەگەر بزانی شەرت و شروتەکانی قوربانی تایە هاتۆتە جێ ئەوەی کە شەرع دایناوە قوربانی بۆ نمونە حیوانەکە ئەگەر مەڕ بوو لە 6 مانگ زیات کەمتر بێ هەر نابێ بە قەولی هەموو عولەما لە 6 مانگ زیاتر بێت تەمەنی بە قەولی ئیمامی ئەبوو حەنیفە ئەبێ و ئیمامی شافعی فەرمێ ساڵ بەسەرەوە بێ ئەگەر بزن بوو لای هەندێک لە عولەما ئەڵێن ساڵێک تەمەنی بەسەرەوە بێ ئەگەر ئیمامی شافعی فەرمێ 2 ساڵ بەسەرەوە بێ
طبعا بۆ ڕەشە وڵاغ 2 ساڵ بەسەرەوە بێ على الأقل و بۆ وشتر 5 ساڵ بەسەرەوە بێ تەمەنی ئەم شەرت و شروطانەی تیابێ ئەمجار لە تەمەنەکەیە ئەمجا بۆ مەسلەی سەلامەتیەکەشی یعنی کوێر نەبێ شەل نەبێ لەڕ نەبێ پیر نەبێ ئەگەر زانیت ئەم شەرطانەی تیاب هاتوتە جێ قەیچێکە لە ڕێگای ئەنتەرنێتیشەوە ئەگەر شەرتەکانی هاتە جێ زۆر ئاعتیادیە و ئەتوانێت ئینسان لە ڕێگای ئەنتەرنێت شۆ بیکڕێ یان کەسێکیش بک بە وەکیل یعنی ئەتوانی کەسێ بکەی بە وەکیل بۆتی بکڕێ بەڵام کەسەکە کەسێکی ئەمین بێ دڵنیابی کە خیانەتت لێ ناکە کە فێڵت لێ ناکە کە ئاژەڵێکت بۆ ئەکڕێ شەرت و شروطی مەرجەکانی قوربانیکردنی تیابێ. بەڵێ جا لێرە پرسیارێکی تر دێتە کایەوە ئەوش ئەوەیە ئایا ڕێکخراوەکان تۆ ڕێکخراوێکەکەی بە وەکیل کە قوربانیت بۆ بکە بۆ نمونە ڕێکخراوێک لە هەر ڕێکخراوە ئەو ڕێکخراوەی کە لە کوردستانە ئێستا قوربانی بۆ خەڵکەکەن حەز ناکەم ناوبێنم بۆ ئەوەی چونکە هەمووی ڕێکخراوەکان ئێمە بە یەک چاوسەیریانەکەین تۆ ڕێکخراوێک لەم ڕێکخراوانە متمانەت پیان هەیە پارەکەتی پێدەی قوربانی بیکەنە قوربانی بۆت ئایا دروستە؟ بەڵێ لایەنی شەرعی دروستە ئەگەر چی سنەت وایە باشتر وایە تۆ خۆت قوربانیەکە بکەی بەدەستی خۆت یان وەکو خۆت ئامادەبی لە کاتی کردنی قوربانێکەیە ینی بەرچاوی خۆتۆ بکرێ و دوعاکە خۆت بیخوێنی ئەمە ئەسڵترە ئەمە چاکترە و ئەو کاتە خۆت طبعا خێرەکەت بۆ گەڕەکەی خۆتە بێ بۆ فەقیرەکانی گەڕەکەی خۆتە بێ بەڵام کاتی ئەیدەی بە ڕێکخراوێک ئەو ڕێکخراوە تۆ نازانی چۆن دابەشێکا و ئەیدا بە کێ وەک ئەوە نییە کە خۆت سەرپەرشتی ئیشەکەی خۆت بکەیت هەروەها دروستە کەسێکیش کەسایەتێکیش بکەی بە وەکیل وەکو چۆن دروستە ڕێکخراوەکە ئەگەر کەسایەتەکە یان کەسەکە جێی متمانە بوو زانیت بە جوانی بۆ تێکڕێ و بە جوانیش بۆتی سەرێ بڕێ و بە جوانیش تەوزیعەکە ودا بەشێکە من ئەمەم پێ باشە کە خۆت بیکەی ئەگەر خۆت نەتکرد دروستە مەجالت نەبوو بۆت نەکرا لە ئەوروپای لە وڵاتێکی دەرەوەی لە حەجی حەزەکە یەکێ بۆت ئەنجامی بدا لێرە چونکە لە حەج لەوێ زۆرە هەدی و قوربانی زۆر ئەکرێ لەوێ پێویست ناکە لەوێ گۆشتەکەی تەوزیعەکەی بەڵکو لە لای خۆمان لە کوردستان خەڵکی فەقیر زۆرترە بدرێ بەوانە دروستە خەڵک بکەی بە وەکیل بەڵام کەسێ بکە بە وەکیل یان ڕێکخراوێ بکە بە وەکیل جێی متمانە بێ و بزانی بە جوانی دابەشێکە. پرسیارێکی در دێتە کایەوە ئەویش ئەوەیە کە ئایا دروستە هەموو ئەو گۆشتەی کە ئیکەی بە قوربانی تەمە و حیوانەی کە سەرێ بڕی هەموو گۆشتەکەی بۆ خۆت هەڵیگری ینی خۆت بیخۆی دیارە لێرە مەقسەد هەموو گۆشتەکەی کە خۆت بیخۆی مەقسەد ئەوەیە کە بۆ خۆت و ماڵ و مناڵەکەت یا بۆ خۆت و ئەو میوانانەی کە داوەتیانەکە یان دێن بۆ ماڵت لە ڕۆژی جەژنە ئەگەر طبعا کۆمەڵێک لە زانایانمان وتویانە دروستە ئینسان ئەو قوربانەی کە ئەیکا دروستە خۆی و ماڵ و مناڵی بیخۆن و ئەتوانی هەڵی بگرێت بۆ میوانەکانیشی و میوانانەی کە دێن بۆیان هەڵبگرێ و بیکاڵن دروستە بەس ئەوەی کە ئەرجەحە لە مەوزوعەکە ئەوەیە کە قوربانی باش وایە بکرێ بە سێ بەشەوە قوربانی بکرێ بە سێ بەشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فەکولوا وادخروا وتصدقوا یعنی نیظامێکی زۆر عەجیب و جوان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دایناوە کە ئەوەیە لێی بخۆی بۆ خۆت و ماڵ و مناڵت و میوانت هەڵی لێی هەڵبگری بۆ ئەو میوانانەی کە لە ڕۆژانی تری جەژنا دێن بۆ ماڵەکەت بۆیان بکەیت بە چێشت و ئەوانە و تەصەدەق و لێشی ببەخشی بۆیە زانایان لە ڕەئی بەقەوەتە وتویانە لای کەمەکەی ئینسان چەند بەشێکی لێ ببەخشێ چەند پشتێکی لێ ببەخشێ بۆ ئەوەی کەوا قوربانەکە لە خلاف دەرچێت لەو خلافە دەرچێت کە هەندێک لە زانان وتیانە دروست نییە هەمووی هەر خۆی بیخوا دروست نییە هەمووی هەر خۆی بیخواتر چەند پشتێکی لێ ببەخشی و باقیەکەی ئەتوانی لێی هەڵگری بۆ میوان و ئەو باقیەکەی تریش خۆت بیخۆی و ئەشتوانی وەکو ئێستا ئاماژەمان پێکرد تۆ کە یەکێک یان ڕێکخراوێک بە وەکالەتەگری ئەو کاتە خۆت هەلی ناخۆی ئەشتوانی خۆت لی نەخۆی بەڵام باش وایە بۆیە من وتم باش وایە ئینسان خۆی قوربانێکە بکات چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی لە گۆشتی قوربانەکەی خۆی خواردووە. ئایا کەسێک ئەگەر ژنی نەهێنا بێ گەنج بێ ژنی نەهێنا بێ یان ئافرەتێکە و جارێکان مێردی نەکردووە ژیانی هاوسەرگیری پێکەوە نەناوە ئایا ئەمانە دروستە قوربانی بە خۆیان بکەن؟
زانایانمان فەرموویانە قوربانیکردن سنەتێکی مؤکەدە لە حەقی هەموو کەسێکی بەتوانە ینی خاوەنی ئیمکانیات بێ ئیتر پیاو بێت ئافرەت بێت دیارە کچ بێت کوڕ بێت هەر کەسی ئیمکانیاتی هەبێ و توانای هەبێ ئەتوانێت قوربانی ئەنجام بدە بۆیە فەرق نییە لێرە ئافرەتەکە شووی کردبێ یان شووی نەکردبێ گەنجەکە ژنی هێنابێ یان ژنی نەهێنابێ ئەو سنەتە هەموو کەسێک ئەتوانێ ئەنجامی بدە بەڵام بۆ خێزان ئەوەی کە خاوەن خێزانە باش وایە ئەگەر ئیمکانیاتی هەبێ هەموو ساڵێ قوربانیە بۆ خۆی بکات و بۆ ماڵ و مناڵەکەی بکە ئەوانەی کە ئەو نەفەقەی ئەکات ئەو سەرپەرشتیانەکات. پرسیارێکی تریش هەم کراوە ئایا ئەو کەسانەی کە یان کەسێک کە قوربانیەکە بۆ خۆی و بۆ ماڵ و مناڵەکەی ئایا بەس خۆی ئەو سنەتە تەطبیقەکە کە توک لە گیانی نەکاتەوە نینۆک نەگرێ یان هەموو عیلەکە واکەن دیارە ینی قولی بەهێز لەم مەوزوعە قولی زۆرینەی زانایان لەسەر ئەوەن کەوە تەنها کابرای قوربانی کرد ئەوەی کە قوربانیەکە ئەنجامەدا ئەوە لە تووکی ناگرێت سنەتە لە تووکی گیانی نەگرێ و نینۆکی نەگرێتەوە جگە لە ئەوەکانی کە زۆر اعتیادی و زۆر طبیعی هیچ کێشەیەکیان نییە و دووبارەش یەکەمەوە ئەگەر کەسێک حاڵەتێکی بوو مەسەلەن واجبێکی هەیە مەس عسکەریە کابرا ها لە دەستگایە کە نایڵن ینی ڕیشی هەبیان یان ناچارە مەسەن لە تووکی گیانی یا لە نینۆکی بگرێت ئەوە سنەتێکە ئیتر ئەگەر بۆت کرا ئەو سنەتە جێبەجێ بکە بۆ تیش نەکرا هیچ کێشەیەکی تیان نییە و ئینشاء الله تعالی لە ئەجری قوربانەکەت کەم ناکات. ئایا کەسێک ئەگەر قوربانی بکە ساڵانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای کردو بۆ خۆی و بۆ کەسوکارەکەی ئایا کەسوکارەکەی لێرە بۆ نمونە کچێکی شووی کردووە ماڵی جیایە کوڕێکی ژنی هێناوە ماڵی جیایە ئایا ئەوان شەگرێتەوە یا نایگرێتەوە زانایان بەعام لەسەر ئەوەن کەوا بۆ قوربانیکردن بۆ کەسوکار یعنی کە کەسوکارت تایە لە پشکەکانیە بەشدارکەی ینی پشکێکی بەری ئەوانش بکەوێ خێرەکەی بەری ئەوان بکەوێ چەند شەرتێکیان داناوە وتویانە یەکەم ئەن یەکون المضحی منفق عليهم یعنی کابرای قوربانی کرد خۆی نەفەقەیان بدە ئەو مناڵەی کچ بێیان کوڕ بێ کە ژیانی هاوسەرایەتی پێکێنابێ ئەم نەفەقەیان بکە بەڵێ ئەتوانێ بەشداریان بکە ئەگەر ئەم نەفەقەیان نەکا ئەوان هەرێکە نەفەقەی خۆی جیابێ و ئیشی جیابێ و ماڵی جیابێ بە کاملی ئیتر بەری ناکەوێت. دووهەم وتویانە ئەن یەکونوا جەمیعا یەشتەریکونە فی النەفەقە یعنی هەمویان لەو نەفەقە بەشدارن یعنی بەیەکەوە نەفەقە ئەکەن یعنی هەموو ژیانیان پێکەوەیە لە خواردنا و لە هەموو شتەکانیان لە ماڵەوە. وەسێمیش ئەن یەکونە ئەهل البەیت الواحد ئەقارب وتویانە نزیک یەک بن یعنی باوک و کوڕ و باپیرە و ژن و ئەوانە ینی کەسانێک من نزیک یەک ئەگینا ئەگەر کەسێک لە ماڵەکەشا بێ بەڵام خزم نەبێ لەو ماڵە لە ناو ئەوانە بژێ ئەویشی بەرناکەوێ بەڵام ئەگەر خزم بێ بەریەکەوێ کەوا بوو مختصر مفید ئەوەیە کە ئینسان ئەتوانێت قوربانی بکە کێتیایە بەشدار بکە لە قوربانەکە ماڵ و مناڵەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هذا عن محمد وآل محمد يعني آل محمد کێیە خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەو کاتە ئەو خێزانانەی کە لەگەڵ پێغەمبەری خوایە ژیان ئەگینا ئیمامی عەلی کە مێردی فاتیمەیە خۆی بۆ خۆی قوربانی تایبەتی بۆ خۆی ئەبێ بکە حەسەن و حوسەین کە لە ژێر نەفەقەی ئیمامی عەلی و فاتیمەی دایکیانە بوون ئەوان بۆ خۆیان سەر بە ئیمامی عەلی و سەر بە فاتیمە ئەبن نەک سەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەری خوا جیایە پێغەمبەری خوا لەبەرەوەی پێغەمبەری ئومەتە لەبەرەوە لە هینەکەی ترا فەرمێ ولا ئەمیان وعن ئومەتی یعنی هەموو ئومەتەکەی ینی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قوربانیەکی تایبەتی بۆ ئومەتەکەی کردووە ئەمە حاڵەتێکی تایبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئێمە ئیسە ناتوانین بڵین ئەم قوربانیە بۆ ئێمە و بۆ هەموو نەتەوەی ئیسلام ئومەتی ئیسلام ئەمە ناکرێ بەڵام ئەتوانین بڵێ بۆ خۆم و بۆ ئەو کەسوکارانم کە لەگەڵ ما ئەژێن. پرسیارێکی تر ڕوومانتیەکە هەندێک لە مسلمانان چۆن لە ڕەمەزانە پرسیارەوەکەن ئەڵێن خەڵکەیە لە ڕەمەزانە ڕۆژوە گرێ بەڵام نوێژ ناکە لێریشە لە قوربانیە جاری وایە خەڵکانێکی قوربانیەکەن بەڵام نوێژ ناکەن ئایا قوربانەکانیان دروستە یا دروست نییە. دیارە ئەمە ئەگەڕێتەوە بۆ هەندێک مەسائل و ئوسولی تر بۆ نمونە زانایانی ئیسلام مختلفن لەوەی کە نوێژ نەکەر ئەگەر باوەڕی بە نوێژە بێت طبعاً ئەو کەسەکە قوربانیەکە دیارە باوەڕی بە نوێژ هەیە یعنی باوەڕی بە ئیسلام هەیە بەس لەبەر تەمەڵی نوێژ ناکە زانایان وتویانە ئەو کەسانەی کە تەمەڵن و نوێژ ناکەن لەبەر تەمەڵی نوێژ ناکەن زانایانمان دوو بەشن کۆمەڵێکیان ئەڵێن کافرن
هەر وەکو چۆن کابرا باوەڕی پێ نەبێ کافرە و تەواو، یعنی لە ئومەتی ئیسلام نییە بەپێی ئەو قەولە بێ نە ڕۆژووی دروستە، نە قوربانی دروستە، نە حەجی دروست، هیچی دروست نیە مادام نوێژ ناکە. بەڵام کۆمەڵێکی تر کە زۆرینەی زانایانی ئیسلامن و تویانە کاکە مادام کابرا تەمەڵ بێ باوەڕی پێی هەبێ، یعنی باوەڕی بە نوێژ هەبێ بەڵام لەبەر تەمەڵی نەیکا مسلمانە و بەڵام مسلمانێکی تاوانبارە. ئەمەش طبعا ڕەئی شافعیە ڕەحمەتی خوای لێ بێ بەپێی ئەم قەولە بێ قوربانەکەی دروستە، بەپێی ئەم قەولە بێ ڕۆژۆکەی دروستە. ئیتر ئەم خلافە هەیە لە بینی زانایانە، من حەز ناکەم مەسئلەکە یەکلاکەمەوە، من پێم خۆشە کەوا هەر کەسێک قوربانی ئەکا داوا بکەین خوا لێی قبول بکات، کەسێک ڕۆژوو ئەگرێ خوای گەورە لێی قبول بکات. من ئەمەم پێ باشترە کە ئێمە ئاوا معاملە دعوەیە ئاوا معاملە بکەین، بەس کاتێ دێتە سەر مەسائیلی ئەحکام ئەو کاتە قسەی ترمان هەیە. دیارە پرسیارێکی تریش هەلم کاتە دێتە ناوە، ئەوش ئەوەیە ئایا ئەو دابشکردنی قوربانیە گۆشتی قوربانیە بە دراوسێ و بە کەسوکارە ئەتوانی بیدەی بە هەموو کەسێک خەڵکەیە مەسەڵەن بێدینە، ینی هەر کابرا بە عەلەنی دژایەتی دینەکات، دژایەتی ئیسلامەکە، خەڵکانێکی شێ تاوانبارن گوناحبارن مەسەڵەن عەرەقەخوا بەڵام مسلمانە، گوناحێکەکە لە گوناحەکان مسلمانە و خەڵکانێکی ترشەیە مسلمان و ئەهلی مزگەوتن. کامە ئەولاترە؟ طبعا بەتەکید مسلمان و ئەهلی مزگەوتەکە و ئەوەی کە فەقیر حاڵترە ئەوە ئەولاترە تا ئەکرێ پشتی ئەو بدرێت. دوای ئەوە ئەمجا ئەو مسلمانەی کە گوناحبارە و تاوانبارە دروستە بدرێ بە ئەویش، چونکە مادام مسلمانە و بەڵام هەندێک گوناحەکە هەندێک تاوان ئەکا، ئێمە لەبەر خاتری تاوانەکە نابێن منعی بکەین لە خێری ئیسلام، یعنی ئەم خێری ئیسلامە بەری ئەویشەکەوێ ئینشاءڵڵا، چونکە ئەو بەعموم کەسێکی مسلمانە، بەعموم کەسێکی مسلمانە و ئیسلامی پێخۆشە و دژایەتی مزگەوت ناکا ئەوان. بەڵام ئەوانەی کە بێدینن دژایەتی مزگەوت ئەکەن، یعنی باوەڕیان بە قوربانی نییە، باوەڕیان یعنی تۆ قوربانی چی پێدەی نازانم، یعنی لە ژێر چی ناوێکە مەگەر کەسەکە کەسێکی بە ئەدەب بێ بەرامبەر بە ئیسلام ئیحترامی هەبێ وەکو مؤەلەفەت و قولوبهم کە زەکات دروستە بدرێ پێ، مەگەر بۆ ئەوە دڵڕاکێشانی ئەگینا لە ئەسڵا نادرێ بەو کەسانە، ئەدرێ بەو مسلمانانەی کە یعنی تاوانبارن و بەو کەسانەشی کە ئەهلی مزگەوتن، ئەوە ئەسڵە بدرێ بەو کەسانە والله عالم. ئەی ئەگەر ئەو کەسە کە خۆی لە ئەسڵا کەسەکە کەسێکی بێدینە بەڵام ماڵ و مناڵەکەی ژنەکەی مسلمانە و گوێ لە وتارەگرێ و نوێژەکە لەوانەیە ڕۆژوو بگرێ لەوانێ کوڕەکەی مناڵەکانی، ئەمە طبعا ئەم حاڵەتە زۆر زۆرە، من خەڵکێکی زۆر ئەناسم خۆی بێدینە بەڵام ماڵ و مناڵی زۆر چاکن، ئەو کاتە تۆ بۆیان ئەنێری لەبەر خاتری ماڵ و مناڵەکەی، چونکە ماڵ و مناڵەکەی نابێت لە خێری ئیسلام بێبەش بن. ئەو کەسەشی کە ئەگەر خۆشی لێی خوارد ئینشاءالله وایە ئەڵێ ینی چار نییە، ئیتر لا حول ولا قوة إلا بالله. ئێمە ئەدەبەن هەندێک قسە ناکەین، یعنی ئەگەر کەسێک کێ بێدین سوودی وەرگرت لە ئیسلام داواکەین خوای تعالی ئەو سوودە بکاتە سەبەبی هیدایەت دانی ئینشاءالله تعالی. والسلام عليكم ورحمة الله وبركاته.